دووبارە سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست جەژنتان پیرۆز بێ هەل لە جەژن و خۆشیابن دوای ماوەیەکی کەم گەڕامەوەلاتان بەرنامەی ئەم شۆم زۆر تایبەتە زۆر میلیە ئێوە بینەر بن ئێمەش بەردەوامین پێشوەی بچمەلای میوانەکانم ئەمە زۆر سپاسی سپۆنسەری بەرنامەکەم بکەم ئەویش قەڵای هەمەوانت بۆ هەمووان فەرمون ئەم بەرنامەیە با سپۆنسەری قەڵای هەمەوەند پێشکەش دەکرێت. جەژنتان پیرۆز بێ و بەخێر بێن زۆر خۆشحاڵتان کردین بەخێر بێ کاک ئەحمەد کاک فەرمان بەخێر بێن سەر چاو منیش خۆشحاڵترم لەلای خۆم و جەژنە پیرۆزە لە هەموو خوشک و برانی موسڵمانەکەم لە کەسوکاری شەهید لە خوشک و برا دوورە وڵاتەکانمان لە بینەری ئەو شاشە جوانش منیش بەرزبەت خۆم و ئەمە جاری دووەمە میوانم جاری یەکەم ساڵی 2014 بوو بەڵێ ئیتر ئەمە جار دووەمە ئینشەڵڵا ئەتوانم بۆ بەهرەی کە هەمە بۆ توانایی هەمە خزمەتی ئێوە و بینرانی خۆشەویستیش بکەم زۆر سپاس بەخێر بێ سەر چاو سەرکەوت خۆش بێ سەلامت بیاخۆ کاک فەرمان ئەمە سەرەتا لە تۆ دەست پێ بکەم تۆزێ فەرمان بێلانت پێ ئەڵێن ئەمە نازناوە و بۆ پێت ئەڵێن فەرمان بێلانە ئەتوانین یەک تۆز ڕوونکردنەوەمان بیتە بەسەر چاو لە قەبی بێلانە برادێکم لە وڵاتی بەریتانیا بەیەکەوە بووین دەستپێکی کاری هوەریم بوو کاتە بەس یوتیوب و فەیسبووکە بوو ئیتر جاجا گۆرانێکمەوت بۆ خۆشی بۆی پۆسە کردم وتی خۆم لە قەبێکە بۆ دەستنیشانەکەم ئیتر ئەوە بە حەزی ئەو بوو بە حەزیەوەی بۆتی بێلانە ساڵی 2009 2010 بێلانە بووی نە لەخوا بە زیابێ بەڵام حەزی لەو ناوە منیش دڵی مشکان و تر لەو کاتەوە نامەڵ بژارد تەمەەن درێژ بن بەس ناوی سیانی خۆشیان ببورە ناویسیانی خۆم کەم تایسانەی سیانی خۆ نازانم هەر فەرمان بێلانە کێشە نییە باوکشم وەسا لوقمانی ڕۆنگۆر لە شەمسەماڵە کەساتێکی مەعروفە ناویسیانیشم یاخوا تەمەەن درێژ دەسی ماچەکەین لێرە ڕێزمانێ ناویسیانیشم فەرمان لوقمان عەبدوڕەحمانە یاخوا تەمەەن درێژ بی کاک فەرمان لەگەڵ جەنابیشتانە کاک ئەحمەد چۆنی سپاس بۆ خۆی گەورە هەر ئێوە باش ئێوەش عیبمان نییە ئێمە باشین ئێوەش هەر باش بن ئینشەڵڵا ئێمە پێشووتر بەرنامەمان کردووە و زۆر حەزم لە پرسیار نییە حەزم لە گۆرانیە لە بەرەوەی جەژنە و بینە چاوەڕێی گۆرانیە گۆرانی زۆر وایە بچینە لای گۆرانی یەکەم هەچێکە بە شانازیەوە هەر پێم خۆشە لێرەوە بڵێم با لادی نەکەین بەڕاستی هەم کاکە بابان بەزەڕب هەم کاگڕەحیم بە باڵەبان دوو برای بەڕێز و خۆشەویستن لە شانە جوانەکەی سلێمانی دوانەیەکی زۆر بێوێنن بۆ هونەری خێر بن سەر چاو طبعاً کاک فەرمان پێڕاگەیانم وتی بەرنامەیەکی وایە بۆ شێوەیە تێگەی پێشنیان هەردووکمان بوو وتمان بەم دوو پیاوە جوانتر ئەبێ و هەرچەنە من کاک فەرمان قەت هونەرمە دوشمان بەیەک نەوتووە ئەو بە منەڵم مامە من بە وەڵم برازە هەر مام و برازای شەبین و ئیشەڵڵا ئەم شەو بتوانین بەرنامەیەکی وا پێشکەشکەین ئیشەڵڵا جێ ڕەزامەندی هەموو بیسەرە بێ شاوەڕێن فەرموو ئیشەڵڵا
هەی کافر بایەزەی ژیان بە مێندانایە هەی کافر بایەزەی هەی بە مێندانایە هەی ماچۆ ماچۆیۆ هەی خانمایە خایە سایەکەم هەی ماچۆ ماچۆیۆ هەی خانمایە خایە سایەکەم هەی پاو پێڵاون وایە بەن هەی دیایە ڕایە سەکەیم هەی پاو پێڵاون وایە بەن هەی دیایە ڕایە سەکەیم وای پرسیم لا چناره وای سربرزی دارایا وای گستای من خوشایا وای یادوری یارایا وای فرمای گستای ماره وای روژه زحمتایا وای بلال دوری یاره وای تا قیامتایا ای مسودای مسویا وای غربا خاساکایم وای پاو پیغاد و باید اغدیا راساکایم هەر تاسراکەی ماڵتایان هەی لەم نایەوە دیار بێنێ هەی شەرتایە نایە خایەوم هەی هەدوو قەرار بێیە هەی مایە چۆ ماچۆیۆ هەی خانمایە دوورەکەم هەی بۆ تۆ کاڵۆ بوو هەی ڕەنگایە سوورەکەیە جاوێنەی بازوبان وای بکەمە باڵم جاوێنەی بازوبان من بکەمە باڵم وای هێشتا لێ دووری دەی هاوار بە ماڵەیەم وای هێشتا لێ دووری وای هاوار بە ماڵەیەم ئای مەسۆدەی مەسۆ وای خانمە خاساکەیەم وای پاو پیغاد و بانێ ئاغدیا ڕاساکەیەم هەرێم شەو شەوەکەی هەی هاتوونە هاتە هەی بۆ لای کێیبارم هەی ئەمما ئەرگە سەتایە هەی ماچۆ ماچۆ هەی خانمایە خایە سایەکەم هەی پاو پێڵاون وایە بەن هەی دیایە ڕایە سەکەیم هەی دیایە ڕایە سەکەیم
دەنگتان خۆش بێ و دەست و پەنجەی ئێوەش هەر بمێنێ. کاک فەرمان بێلانە بۆ ڕاهاتم تاوە. ئەمە بزانم فەرمان بێلانە ساڵی چەند لە دایک بووە، خێزانارە، خەڵکی کوێیان منیش و بینەریش چاوەڕێ وەڵامی بەسەر چاو خۆش بێ. قەزای چەمچەماڵ لە دایک بوومە ساڵی 1995 تەمەەن درێژبی سەلامەتبی بەڵێ خێزاندارم خاوەن دوو کچی پچکۆلەشم و تەمەەن درێژ بن سەلامەتبی لەگەڵ ئێوە شای شەڵا ئێستا لە شاری هەولێر دانیشم. چەند ساڵە لەوێ دانیشی؟ تقریبان 5 ساڵە بێ. تەمەەن درێژ لە ساڵی 2010 دەستم کردووە بە کاری هوەری. ساڵی 2010 یەکەم بەرنامە و یەکەم کاری هوەریت چۆن بوو؟ لە چی کەناڵێک بوو؟ یەکەم بەرنامەم هەر لە تەلەڤزیۆنی کەرکووک بوو دەکەوتم ساڵی 2014. ساڵی 2014 بەڵێ بە کوردەکە خۆماڵە چۆن هایتە نێی هوەرەوە چۆن هوەرێت هەڵبژارد چۆن ویستە ببی بە بەندبێش؟ لە سەرەتاشەوە هەر بە گوێگردن لە هونەرمەندەکان ئەم نووسیەوە و لە بەرمە کرد و حەز و خولیاکی زۆرم بۆی هەبوو ئیتر وام لێ هاو شتم بۆ زیادە کرد و زۆر گوێمە گرت ینی ئەوەی کە گوێم یەگر زوو لە بەرمە کرد لەبەرکردن ئازابی ئارەوەڵا یەکسەر ئاچوم ئەمود ئیتر وای لێ هاو کەسی نووسەر و شاعیرم ناسی شتیان بۆ ئەنووسیم و وای لێ هاو یەردوو گۆرانیم کردە ناو خەڵکەوە خەڵک حەزی لێ بوو پەرم پێدا بەردەوام بوو. ئەی لە مەکتەب چۆن بووی؟ بۆ گۆرانی لەبەرکردن زیرەک بووی؟ ئەی لە مەکتەب؟ وڵا پێم وابێ مێشکم تۆزێ بەلا بیرکاری ئینگلیزیە باش بوو. بیرکاری ئینگلیزی ینی زیرەک بووی؟ علمی بوو. زۆر باش نەبوومە تا حوتم خوێند و وازم سپاس بۆ خوای گەورەی ئێستا هونەرمەندێکی جوان و ڕۆحسووک و گەورەی خۆتە مامۆستای گیان. کاک ئەحمەد یەکەم جارتە لەگەڵ کاک فەرمانە دانیشی؟ وەکو بەرنامەی تەلەڤیزۆنی بەڵێ بەڵام وەکو بەرکەوتن لە بۆنەوە ئاهەکانە زۆر زۆر بەریەکەوتوین لە ئەوڵجاریشەوە ئاماژدەم پێدا هەر ئەو بە منەڵە مامە من بۆ وەڵام برازا قەت سپاسی شانەکەم زۆربەی زۆری وەک ئەوانیش وەک بۆ نمونە ئەو کاک فەرمان هەمیان ڕێز و حرمەت و تەمەنەکەشم لێگرن و بۆ نمونە ئەوە ڕێزی خۆیانە سپاسیانەکەم بە سپاس بۆ خۆی گەورە ئێستا ئەگەر لە مەکتەبا باش نەبوو بێ ئێستا هونەرمەندێکی چاک و جاڵە وەسفی ڕوبەڕوو لە زەوی پاشە لە ناخۆشتدا بەرەڕوو وەسفی ناکەم بەڵام سپاس بۆ خۆی گەورە هونەرمەندی سەرکەوتووە و هەردووکتان ماشەڵڵا تەمەەن درێژ بن. ئەی مناڵی تۆ چۆن بوو بۆستە ئەی مناڵی تۆ چۆن بوو لە مەکتەب زیرەک بووی؟ بڕوا ناکەم کاک ئەحمەد لەوە ناچێت ئەوەی کە لە ساڵی 91 باوکم فەوتی کردووە خوافیکە بە حکمی بژێوی ژیانەوە ئەو کاتە منیش بەهۆی هەر بە هەمان شەوی کاک فەرمان ماڵمان هەر لە چەمچەماڵ بۆ لە شۆڕش منتیقیش پێ سەنگاوەکانی پێڵەن بەڵێ ساڵی 91 باوکم کە لێ فەوتی کرد بەهۆی ئەوەی کە باوکم مەڕاستی فەوتی کرد و ئەوانە باری داراییشمان زۆر قرس بوو بەڵێ هەر لە پۆلی پێنجی سەرەتاییەوە من وەزنە مەکتەبێنە بەڕاستی کەوتنە بەر کار و کەسابەت و بژێوی ژیان ڕاستە دەی تەمەەن درێژ بن حەزەکەم چێن لای گۆرانێکی ترەگەر باش ئازێت نەبێت فەرمون. ئەسمەرە دڵدارمە هەتا مردن یارمە ئەسمەرە دڵدارمە هەتا مردن یارمە باسی دەکەم عاجز نەبێ دەردەکەی پێرارمە باسی دەکەم عاجز نەبێ دەردەکەی پێرارمە ئەی لای خەڵک باسم دەکەی لە ڕۆلێم دەکەی حاشا لای خەڵک باسم دەکەی لە ڕۆلێم دەکەی حاشا ئەمنیش وعدەکەم داوە ئیتر نەیکەم تەماشا هەموو ژیانم بەسەر چوو لە ناو عەشقی بەلاشە شەربێ قەت ناود نەبەم
تووشم کەن بە پاشا ئەو عالەما دەزانێ کورە زاڵمە وەک نەتاشا زاڵمە وەک نەتاشا های شیراز خان گوێم لێ بگیرە دەبێت چاک بزانی کێم لە سەرەتا چۆن هاتووم هەتا ئێستەش لەسەر پێم پاراستومە کلتورم لە ناو گوند و شار و دێم هەتا ئێرەم هێناوە جل و بەرگی هەڵپەڕکێم کوردیە زمانی دایکم بەو زاراوەیە دەدوێم من تەڕبوونم مەحاڵە سەر لە نوێ دیسانە ڕوێم نیشتیمانم دایکمە کوردستانە ماڵ و جێم نیشتیمانم دایکمە و کوردستانە ماڵ و جێم ئەی سەرنجە ڕاکێشاوم دوو خوشک ئەڵەی کەون بە ڕۆیشن و خەت و خاڵ ئەڵەی ئاسکی پێشڕەون ڕوخساریان مانگی چواردە ڕووناکەرەوەی شەون وێنەی پەلکە زێڕینە دەنوێن سێ چوار لەون وەسفی حۆریم بیستووە هەستەکەم ئەمان ئەوەن بۆ تێکدانی هۆشی من هاتوونەتە سەرکەون سرم لە شتێ دەسوڕمێ ناگونجێ ڕێناکەون لەگەڵ دایک و باوشیانە لە هەر شوێنێ ڕێکەون هەزار سوێنم بۆ بخۆن ناڵێم ئەولادی ئەون کچ ڕەشیق و باریکن ئەندام ڕێک وەک بڕنەوەن بەڵام ئەو دایک و باوکە یەن چوارشانە و قەڵەون بە جوندەری دەهێنن لە داری سەد ساڵنەوەن کچ ناسک و زەعیفن بە باشە ماڵەکەون دایک و باوک مڕ و مۆچە کچیش دایمە فولجەون کچ تاسبەی لە چاتە دایک و باوکەشتە خەون کچ لە شاتە کچ تاسبەی لە چاتە دایک و باوکەشتە خەون دایک ئەڵەی ئۆپرایە باوە گەڵەی فێرعەون ببنە خەس و خەزورم لە هەر کوێ لێم ڕێکەون با بەهانیشم پێبێ ناوێرم بڵێم سەرکەون شانسیەکەی لە شوێنمان بێ پاش و پێشی ئەناون ناچارم ئەڵێم ئەڕۆم خۆتان بە پێدوام کەون یا شەوێ میوانم من بۆمانە ڕێکەون بۆمانەوە ڕێکەون با هەناسە هەڵکێشان ئەڵەی ئەبڕنتەون ئەڵەی ئەبڕنتەون لەبەر پرخەی ئەو دوانە هاوسەکانیش ناکەون خوایە ئەو دوانە بکوژی یەک لەو شوانم دەستکەون یەک لەو شانم دەستکەون دای ئەسمەرە دڵدارمە هەتا مردن یارمە ئەسمەرە دڵدارمە هەتا مردن یارمە ماچی دەکەم عاجز دەبێ دەردەکەی پێرارمە أنا لم دنيا بوفايا جمنيت يا بسروم لم دنيا بوفايا جمنيت يا بسروم روجي لمالي أمم روجي لمالي أوم تجاري هالدسموا بسو بينجاركوم هالروجة وبشيويك خريكي كوشوروم روجي لخستخانة بنا خوشي دكوم روجي نشارم دكن برو زندان ركوم پنام بۆ تۆ خودایە عاقیبە چۆن تێکەوم پەنام بۆ تۆ خودایە عاقیبە چۆن تێکەوم ئەرە ئەزمەرە دڵدارمە هەتا مردن یارمە ئەزمەرە دڵدارمە هەتا مردن یارمە ماچی دەکەم عاجز دەبێ دەردەکەی پێرارمە ماچی دەکەم عاجز دەبێ دەردەکەی پێرارمە
ئەی خۆزگە وشەیدا بڕان لە قاموسان نەبوایە خۆزگە عەشق و دڵداری ئەوینی تا سەربایە ئێستا وشەی دڵداری وەک وشەی درۆوایە تا دڵێ بە یەکگەگە سەدڵ ماڵی خەرایە دڵداری بووە بە پارە کە نەبوو بۆ دەستنایە زۆربەی یەقڵی کچەکانمان لە کڵاوی ئەژنۆیایە شوو ئەکەن بە پارە و پوڵ بە ماڵ و بە سەرمایە لەگەڵ فەرمە بێلانم ئایڵم چیم لە دڵایە ئایڵم چیم لە دڵایە قەت پێی ناڵێم برایە پێی ئەڵێم برازایە بابان بە میوانت بم زەڕبت بێنە سەمایە ئەوە کاک ڕەحیمە جوانی لێ دەدەنایە لە کەرکووک تیڤیمە بە دوور من لە بەڵایە خۆزگەچی کەناڵی کورد وەکو کەرکووچێبایە لە خزمەت هونەرمەندان هونەرمەندی دنیایە هونەرمەندی دنیایە هونەرمەندی دنیایە هاي سەرەتا بە ناوی خوا خالقە داهێنەرە گەورەی بەس بخوایە خوا عادلە و دادوەرە سڵاو و ڕێزی فەرمان بۆ گوێگر و بیسەرە میوانی کەرکووک تیڤیم کەناڵێ پڕبینەرە لای مامۆسا سەنگاویم بێلانە بەختەوەرە بژی مامە ئەحمەدم وەسایە لە هونەرە دان خۆشە و چاکی دڵێ مێشکی وە کۆمپیوتەرە جەژنی قوربان پیرۆز بێ لەم گەل و جەماوەرە جەژنی موسڵمانانە مژدەی قەومی بەشەرە بوونی ئیسلام بۆ ئینسان پەناو سایە و سێبەرە هەمومان عەبدی خوداین ئیسلامیش تاجی سەرە شەکی دەستمان ئاشتیە و ئیسلام ڕێنیشان دەرە ئیسلام ڕێنیشان دەرە هەر ئەسمەرە دڵدارمە هەتا مردن یارمە ئەسمەرە دڵدارمە هەتا مردن یارمە باسی دەکەم عاجز دەبێ دەردەکەی پێرەرمە باسی دەکەم عاجز دەبێ دەردەکەی پێرەرمە ئەجوانی وە تۆم نەدیوە 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 گەڕاوم زۆرن دەران زینەت بەفری یەک شەوە تازە کەوتونە سەران کواوە دەست من دەکەوی سڵاو لە بێ خابەران ئەم شەو بەشانە زیەوە وا دەیڵێم لەگەڵ فەرمان فەرمان بەڕیایی نییە ئەتۆی مامۆستای بەندان خۆتی مامۆستای بەندان تایبەت ئەحمە سەنگاوی تایبەت ئەحمە سەنگاوی ئایڵێ هەڵبەست و بەندان جەژنی قوربان پیرۆز بێ لە چوار پارچەی کوردستان لە چوار پارچەی کوردستان دووبارە دەستان خۆش بێ و دەنگتان هەر بمێنێ. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری قەڵای هەمەوەند بۆ هەمووان بەردەوامە. کاک ئەحمەد کاک فەرمان ئەم پرسیارە بۆ هەردووکتانە دانیشتنەکانتان زیاتر لەکوێیە؟ ئایا سەفەری ئەوروپاتان کردویانە لە سلێمانی و لە کوردستان و هەولێر و ڕۆژهەڵات و ئەو سەفەرانەتان کردووە؟ بەڵێ وڵایی پێم وا بێ ئیشەکانی من و کاک فەرمانێکی لە یەکەوە نزیکە لەوەیە زۆربەی زۆری هونەرمەندەکان بوون منە ڤیزیان بۆ کڕی ئەچنا وڵاتانی ئەوروپا بۆین بەڵام من بە حکومەوەی خۆم هەر بە غیرە قانونی گەشتمە بەریتانیا بەڕاستی ساڵێک و سێ مانگ لەوێ ماوەتەوە بەڵێ حەفلە و دانیشتن و بۆ نەوەهانکانم جێڕاوە لەوێ بەڵام بە داواتنامە نەبووە خۆم گەشتومەتە ئەوێ هەر خۆشم دیپۆرتم نووسیوە هاتوومەتەوە تێگەی بێمەوە بێ کاک فەرمان خۆشی کاک فەرمانوازم تۆش هەر لێوە بووی تۆ پێش منیش من ئەرە وڵا هەڵە 2008 بوو 9 بوو چوم 2013 گەڕامەوە
2010 چوی سیانزە گەڕایتەوە تۆ بۆ گەڕایتەوە جار بالۆ دەسەڵ پێ بکەمەوە واللهی من بەڕاستی نازانم ئەوەی کە جەرجی هەبێت ئەزانێ ئێمەی کورد تۆزە جەرگە ڕۆین بەڕاستی یان بەتەنیا ڕۆشتی بەڵێ بەتەنیا سەفەرم کرد کە بەتەنیا سەفەرم کرد بەڕاستی وای چوم بەڕاستی کە نەگەڕێمەوە بەڵام بەڕاستی بەرگەم نەکرد بەرگەم نەگرن غەریبی خۆش نییە نا بەڕاستی زۆر کەسەیە لەوانەیە بڵم پێی مرتاح بێت یعنی پێی خۆشە بەڵام من نەمتوانی پێ بژین بەڕاستی هەرچەنە بەڕاستی کوردانی ئەوێ لێرەوە چاوی یەک بێکیان ماچەکەم هەموو هاوڕێ خۆشەویستەکانم زۆر هاوکارم بوون هەم لە هاوڕێی شەو ڕۆژیم هەم لە برامۆسیقەکان هەم لە کامێرەمانەکان هەرمی زۆر زیاد لە حەد هاوکارم بوون و ئەیانویست هەن لەگەڵ ئەو جەوەی ئەوەیان ڕابێن بەڵام بەڕاستی نەمتوانی گادت کردو لەوەیان حەفلەت کردو ئەو مودەی کەماویتەوە بەڵێ بە دڵنیایەوە هەم حەفلەی زەواجم کردو لەوێ هەم گعد و دانیشتەکانیشم زۆر بووە بۆ نەوەکانی بڵێن نەورۆز و سەری ساڵوانیشم کردو لەوێ من یەک ساڵە کوسە مانگرێ بووم یەک بەر یەک نەورۆزکەوتم ئەویش لەوێ لە شاری لیتس کردم شەویەکی شەر لە ماستەر بووم لێ بووم کە حەفلە و دانیشتەکان زیاتر بڵێن بەپێی شوێنەکە بوو هەبوو بۆ نمونە لە لیڤەرپۆڵ دانیشت لە ماستەر دانیژیان لە کاردیف دانیشت دانیشت ئەچم بۆ لایەن سەرکەوتوبی بابێنە لای کاک فەرمان بزانم تۆ بۆچی ڕۆشتی تو بۆچی گەڕایتەوە هەر وەکو ئەو خەڵکە چۆن ئەڕوا و سەفەری دەرەوەی وڵاتەکات ئێمەی کورتۆزەکە پرسە و زگنا لێشنەگیدارە ناکەین ئاچ فێری مەجلیس و بەڵێ ئەوە نییە حەزم بە دەرەوەی وڵات بوو چوم زەواجە نەکردبەوە کاتە نەوەڵا بەڵێ چوم لەوێ خۆم خەریکی خوێندن و ئەو شتانەکردن جا تەمەنەکەشم مناڵ بوو کاتە 2008 موالیدم 95 ئەکاتە 13 ساڵ 14 ساڵ ئەو کاتە لەو بینەیا بووم ئیتر حکوومەتی بەریتانیا لەگەڵ ماڵە ئایلەیەکە منیدانا بەخێویانەکردن و ئاگایان لێم بوو بە زۆری خۆم خەریکی خوێندن کرد بە خوێندنەوە خۆم مەشغوڵ کرد زمانم باش بوو لەخوا بە زیابی زمانی شەزانی ئارەخوا بە زیابی لەوەتی گەڕامەتەوە متەرجمی زمانی ئینگلیزی وەرگێڕی زمانی ئینگلیزی هەتام دەقێشکە داوامەکەم سەرکەوتوو بێشتە ساق بێ بچینە لای گۆرانێکی تر دوای بێنەوە بۆ لای پرسیار فەرموو زۆر سەیرە ئەم دنیاە هاوڕێیان جۆم بۆ بگرن زۆر سەیرە ئەم دنیاە ڕوو دەکەی لە هەر شوێنێ جیاوازی زۆری تایە دەوڵەمەنی و فەقیری ژیانیان زۆر جودایە ژیانیان زۆر جودایە دەوڵەمەند سەفەر ئەکا پارەی زۆرە وەکایە ڕۆژێ دەچێ بۆ پاریس ڕۆژێ لە ئەڵمانیایە فەقیر ئەونە نەکبەتە حەزی لە گژ و جیایە سەیرانێکی خۆش بکە وازانێ لە تورکایە دەوڵەمەند سەیارەکەی وەنەو شەومۆنیکایە فەقیر لە مەعرەس کەوتووە لە دوای لاکشمی باە دەوڵەمەند بە وەنەوشەت و ناڕوا لە ڕێگایە فەقیر ئۆپڵێکی پێبێ ئەی خاتە سەر دووتایە ئەی خاتە سەر دووتایە دەوڵەمەند بە مۆدێل و جلی مارکە ئاشنایە فەقیر ئەونە نەکبەتە لە سەرما و لە گەرمایە تاک شەرواڵێ لە پێیە و چوتێک لاژ لەسەر پایە دەوڵەمەند خواردنەکەی کینتاکیە پیتزایە کینتاکیە پیتزایە فەقیر حەزی لە دووشتە ئەویش لە جگەرە و چایە ئەویش لە جگەرە و چایە دەوڵەمەند سەیری فیلمکە لە هۆڵ و سینەمایە دەوڵەمەند سەیری فیلمکە لە هۆڵ و سینەمایە فەقیر ئەونە نەکبەتە خۆی وەکو فیلم وایە جیاوازی ئەم دوانە هیچ کات کۆتایی نایە دەوڵەمەندی و فەقیری لە هەموو شارێکایە لە هەموو شارێکایە سەروەت و سامان هیچ نییە ژیان مردنی تێدایە بۆیە کاچی دەوڵەمەند گوێ بگرە لەم برایە خۆت بە گەورە مەزانە گەورەی بەس بۆ خوایە خۆت بە گەورە مەزانە گەورەی بەس بۆ خوایە زۆرمان دەوڵەمەند بینی ئەو قەبرەی جێگایە
قەت بەوەوە مەنازە ئەوەی لە گیرفانتایە بۆ خۆ زۆر جوانی بخۆ غەمت بدا بەبایە دوای مردن دوو کەس ئەیخوا ئەویش کوڕ و زاوایە ئەویش کوڕ و زاوایە ئەویش کوڕ و زاوایە خێر و خێراتی لێ بکە بۆم دنیا بۆ دنیایە ئەم شەو بە شانازیەوە بێلانم لەگەڵایە بێلانم لەگەڵایە ئەوەی فەرمانەی ڕێکورە بە عەقڵی کەسانایە بە عەقڵی کەسانایە قوربانە بن مامۆستاگیان های سەیری ڕۆژگاری ئەمڕۆ هەمووی بووە بپارە سەیری ڕۆژگاری ئەمڕۆ هەمووی بووە بپارە فەرق و جیاوازی زۆرە دەوڵەمەنداشی سوارە فەقیر دایمەن ئیشەکە ئاواتی یەک دینارە دەوڵەمەند ئیسراحەتە و پڕباخەڵی دۆلالە فەقیر کە خان و دەکا لە نیوەیە قەرزارە دەوڵەمەند خاوەن فێلا و کۆشک و شوقە و تەلارە فەقیر ماتۆڕی پێیە بای 200,000 دەوڵەمەند پیاسە دەکا سەیارەکەی جاگوارە دەوڵەمەند پیاسە دەکا سەیارەکەی جاگوارە فەقیر ئەگەر نەخۆش بێ کەس نییە بیکە چارە دەوڵەمەند سەری ژانکە 100 دکتۆری لە دیارە تێگەشتم ژیان ناگرێ بەبێ سامان و پارە ئێمە چینی هەژارین ئومێدمان پەروەردگارە خوددا پەرستی دەکەین زۆر دڵخۆشین بەو کارە چونکە ڕێخوا پەرستی بۆ برینمان تیمارە لەگەڵ مامە ئەحمەدم بۆ بەندە کە سوکارە بۆ بەندە کە سوکارە أنا واي 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 أي خدايا الصنامي چەندتەنی ئەو بێچارەیە ئەی خودایە سەنگامی چەندتەنی ئەو بێچارەیە عاشقی باڵای کچیەکەم شاجوانی ئەم شارەیە حاڵی من بەدەستیەوە هەر غەم و پەژارەیە ئەو خەیاڵی لای بێلە و لای جگڵاس و پارەیە لای جگڵاس و پارەیە سەنگاوی بە پێ ئەڕوا ئێستەش بێ سەیارەیە سەنگاوی بە پێ ئەڕوا ئێستەش بێ سەیارەیە ئەو هەر ڕۆژە و لە وڵاتێ وا لە ناو تەیارەیە ئەو هەر ڕۆژە و لە وڵاتێ وا لە ناو تەیارەیە منیش هەموو ڕۆژێکم وەک یەکە دووبارەیە وەک یەکە دووبارەیە ئەو دوکتۆرە بۆ دەرمان ئازاری خەڵشارەیە من هونەرمەندم ئیشم بەتەنیا ئەم کارەیە من هونەرمەندم ئیشم بەتەنیا ئەم کارەیە بەتەنیا ئەم کارەیە ئەو دەفتەرێک و دوان تەنیا لای ژمارەیە ئەو دەفتەرێک و دوان تەنیا لای ژمارەیە سەنگاویش لە مانگێکە بیست ڕۆژی بێپارەیە بیست ڕۆژی بێپارەیە هەر یەکسەر بۆ باسی ژیان پێنووسم هاتەکایە شەر بێ هەڵی بڕێژم ئەوەی لە دڵی مندایە کوڕی شیرینم گوێ بگرە عمری من لە کۆتایە نەوەک لە پڕدا بمرم دنیا زۆر بێوەفایە بەڵام دەسەڵات نییە ئیتر ئەمە دنیایە هەز ناکەم کەس وەک من بێ ماندوو بێ لەم ڕێگایە ئەم دنیایەی دەیبینی قولە دڵی دەریایە هەزار ساڵ مەلەوان بی ڕۆژێ دەخنکەیتایە بخوێنە تا دەتوانی زانست وەکو چرایە پێشینە فەرموویایە چۆنیان فەرمووەوایە کە دەڵێن نەخوێندەوار کەسێکی نابینایە دەڵێن بزن بۆ شەوێ خۆشی دەکات جێگایە هەموو شتێ بەخوێیە بەڵام خوێ
ئەوەش بە معنایە سوال کرد ببێت بە پاشا هەرچاوی لە مەلاولایە سەد شێری خەوت و دێنێ ئەو سەگەی کە وریایە کە ڕیش بوو بە ئیشەوە شانت دەهێنێ پیایە نەشیش بستێ و نەکەباب یەکسانی لەوەدایە مری شک جگە لە خۆی هیچ کەس خۆڵ ناکا پیایە ڕەفیقایەتی پاشا سەر بڕینی لە دوایە ئەو زستانەی کە سەختە بەهارەکەی پڕژایە دانیشتن لای ئاسنگەر سەر ئێشەی زۆری تایە منجڵ هەر چۆن فڕێی دەی سەرقاب خۆی دێ بەدوایە سەگ لە خۆڕادەوەڕێ و کاروانیش لە ڕێگایە ئەو ئاوەی کە زۆر خوڕە مەترسێ بڕۆ پیایە لە ئاوی مەنگ بترسێ کپە و دەنگی لێنایە دەڵێن وەک ماری سڕە یان وەک ئاگری بنکایە ڕاستە فیشەک بە قەدەر قسە ئازاری نایە لە ناڵ و لە بزماردەی لەکوێ ئەمە ڕەوایە کێ بە ڕۆژ شرا هەڵکە شەو بێنەوتە و لەمپایە سەروەتی پیاوی ڕەزیل عاقیبەت بۆ زاوایە سەگ لە لای قەساب نەمرێ عمری دەڕوا بزایە هەمیشە پەیامی جوان لە ناو بێدەنگیدایە زۆر بڵێ و چەنە بازیش پەشیمانی لە دوایە شەڕی کەڵ بە مەوتەنە لانەی داڵی شیایە هەرگیز بەبێ ماندوو بوون سەرکەوتن بەدەست نایە ئەوەی کە عەرزم کردی بەسەر هاتی دنیایە مام ڕەحیم و مام بابان دەلێدەن ئەو وەسایە دەلێدەن ئەو وەسایە تۆ بە تەپڵ و بەنایە خاڵ ئەحمەد سەنگاوی بۆ من وەک مامەوایە کاتێ گۆرانی دەود ئەمن نەبووم لەدایە ئەمن نەبووم لەدایە عسینەی باقی بەهەشتا بانوانی وەیتایە گەردنی زەردی هەڵدێنێ دەڵێ ماری کوبرایە لەنجا ئەکا لە سەرخۆ کەمێ کورتە باڵایە ئەم شەو لەگەڵ فەرمانم ئەیڵەم چیم لە دڵایە ئەیڵەم چیم لە دڵایە ئەیڵەم چیم لە دڵایە بێلانە ڕێزی خۆتە بە دووربی لە بەڵایە بێلانە بڵێ مادڕەشە مەجبورم ئەڵێم وایە مامۆستای بۆ بەندان مامۆستای بۆ بەندان بەوەی کەم بە تەنیایە بەڵام فەرمانچی ئەەکەی زوو و زەمانەوایە گەچی ڕوو لە خوا دەکا سەد کەس پشتی لە خوایە خواخۆی گەورە و بەڕەحمە چاکیشمان لێ دەرنایە چاکیشمان لێ دەرنایە کابرا گۆرانی ئەڵێ پێی ئەڵێن مامۆستایە یا پێی ئەڵێن وەستایە کاتێ هەڵیە سەنگێنی بۆ شاگردیش دەستنایە بۆ شاگردیش دەستنایە کاکە بۆیە چاکەیڵێ مۆسیقای لەگەڵایە ئێمەش بەو زەڕبوونەیە ئەڵێ ساڵی هەشتایە ئەڵێ ساڵی هەشتایە لەگەڵ فەرمانە ئەیڵێم هێڵچیم لە دڵایە کەسر نییە بەشانم گەر بڵێم مامۆستایە گەر بڵێم مامۆستایە خوا ئەو دەنگای پێداوە خوا ئەو دەنگای پێداوە بە دوور بێ لە بەڵایە بۆ خۆی چاکم ئەناسیە ماستاو ناکەم بەو خوایە ماستاو ناکەم بەو خوایە ماستاو ناکەم بەو خوایە دەستان خۆش بێ و دەست و پەنجەیەوەش هەر بمێنێ کاک فەرمانەمێ ئەوە بپرسم بزان بۆ لە ڕەمەزان کاک فەرمان دەسەکا بە شیرینی فرۆشتن جگە لە شیرینی فرۆشتن هیچ شتێکی تر نییە بیکەی پێم وابێ لە ساڵی 2017ەوە لە مانگی ڕەمەزانان لەبەر گەورەی و حرمەتی ئەو مانگە پیرۆزە واز لە گۆرانی دێنم باشە باشتریشە لەوەی کە من ئەو مانگە بێ ئیش لە ماڵ دابنیشم بچم بە کوردیەکەی دەستپانکەمەوە بچم قەرزکەم ڕاستە بەسەر بەرزی ئایلەی خۆم و خۆمە ژیان و کەسابەتی خۆمەکەم و خوش لە خۆم ڕازیەکەم ئەلحەمدولله یعنی جگە لە شیرینی فرۆشتن هیچ داوام و دایرە و شتێکت نییە با لەخوا بە زیابێ پێشمەرگەم و وەکو تازەش ئەرزمکردن سەلامەت دنیاخوا بە وەرگێڕی زمانی ئینگلیزی تاعین بوومە تا ئیسەش بەردەوام ینی تاعینیشی بەڵێ لەخوا بە زیابێ و لە شەساق بێ کاک ئەحمەد تۆ بە بێدەنگی دانیشتی بی لە چێکێتەوە. هاتو قسەی خۆشمان بۆ بکە. واللهی قسەی خۆشی بکەم.
نکتێکی خۆشمان بۆ بگێرەوە منە نابێ پرسیارە لێ بکەم تۆش دۆزە قسەی خۆشم بۆ بکە منە پێش بەرنامەکە پێم وتم زۆر قسە زلم ئەو کامەرە هەمووتێکە خواهی زانێ بڵێ فۆرماتە مێ هیچ بەسەراتێکی خۆش لە کاتی دانیشتنە ئاڕاستی هەردووکتانە کاک فەرمان بری لێ کاتەوە والله مامۆستا شتێ بڵێ ئاوا پێکەنە بەزمێکەوە کاکە بەڕاستی هەنە شتێ هیچ گەڕانەوە نیە لەمە چاوی کامێرەوانە والله بمبوون بە قورعای سەلەم کاتایچم لە بیر نییە هیوادارم بە گۆرانی ئەو بەرگەیش تاواکەیت وعیزانێ فۆرمات بۆ چم لەبی دەما خوای زانێ بڵێ دەماچانە سەرم داناوە بیڵێ بۆ لێ هاو خۆ پێش بەرنامە زۆر باش بووی وا بوو قسە زل و قسەی وا مەکرد یەکی ئەی بۆ خۆی ئەوە ڕوونتێکایەتر بۆ خۆی ئەڵی ئەلویجیا ڕوونتێکا خوای زانێ فەرمان یەک کەلیمە بیر نامێنێ ئەگە تۆ شتێک لە بیرە دەخۆن منیش وەک تۆ بیری لێ کاتانێ ئابەس جارێکیان لە هەولێر مامۆستا ڕێبوار ئەسف سازێ لێرەوە سڵاوڕێزم بۆی هەیە تا ئیسەیەک تەکلیفی لێ کردم وتی کاکە فەرما تۆ و کاک سافی شەریفی ئێوارە میوانی ئێمن کۆمەڵی خزمێکم حەزیان بە دانیشتن و دەنگی ئێوەیە بێ بەرامبەرە و ئێوتم بەسەر هەردوو چاوم قەیچێکە برایەکترین پێکەوە ئیشەکەین با بەسەرێکەوە هەمان بێ ڕۆژێ من ئیشم بەوەکەوێ وەڵام من ڕۆشتم هیچ قسەم نەکردو بەس کاک سافی شەریفیم لەگەڵا بوو لێرەوە تا بەڕیتانیا ئیسە لە دەروی وڵاتە سڵاوڕێزم بۆ هەیە دڵی لەم عاجز نەبێ کاک سافی لە هەموو گەعدەکانە حەزی بە شا باشە و حەزی بە پارێ چاکە وەریگرێ و ئیتر لە نیوەی گەعدەکەیا بووین بە قورعان دڵی زۆر تەنگ بوو کاک سافە تۆزێ زیاتر لە ئێوە لە نیوەی گەعدەکەیا بوو کاک سافە دڵی زۆر تەنگ بوو ئەجا لە گوندێکی شابووین کۆمەڵە ماڵێک بوو خانووی قوڕی لێ بوو مریشک و کەڵەشێر و قەل و قاز لەو ناوە و حیوان و وەڵا بەرەبەر ئەخیرەکەی بوو کاک سافە خەریب بوو هەر نازانم دڵی شەق بە وڵات چاوێک جێڕاوەتی ئەو کەڵەشێری سەربارەوتی لاقیم بۆ بەستنەوە هەر لە جاتی پارەکەوتی هەر وەری نەبیوتی ئەو بەمە بەستنە شتێکی وەرگە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ هونەری میلی لە ئێستای لای ئێوە چۆن ئەیبینن والله هونەری میلی سێری یەکتریەکەن نا ئەگەر ئەخوتم نەوە ئەنجابات نەبە قوربانمە هەنێم فەرقمان نییە بۆ خوایە چیت پێ بڵێم بەڵی خۆ بۆ خوایە ئەوەنەی نەوەڵا من بەخوای گەورە قسە ئاواکە مەگەر هەرچی لە دواوە بێ بۆ خوایە یەکەم ئەبێ سوپاسی خوای گەورە بکەین چوار ڕسقلای خوای گەورەیە بەتاکێت دووەمە بێ سوپاسی گوێگرەکانمان بکەین کە ئێمە پێی ئەژین ئەینا هونەری چی و نازانم تێناگەم باوەڕ و قەناعەتم پێکەی یعنی ئەگەر ئەو گەعدە و دانیشتنانە و حەفری بوو کوزا و ئەم شتانە نەبێ و دانیشتانە نەبێ کو چی حسابیشم چی حسابێکمان بۆ کراوە هەر حرمەت و ڕێزم لە کاتی ئەو کاتێککە بەرژەوەندیان پێمانە با نەچمە ناو زۆر تەفاصیل ئەو کاتێککە بەرژەوەندیان پێمانە کوڕی چاکین شای پیاوین لەگەڵ ئیشان پێمانەمە ئەیتر تەواو باوەڕ و قەناعەتمان پێکەن نەئەمان ناسن بە تەلەفۆنێکیش بەسەرمان ناکەنەوە هەر بە تەلەفۆنی ڕاستەکەی ئەی بۆ زۆربەی هونەرمەندانی تروانین لایڤ موزیکیان هەیە و کۆمەڵێ دانیشتنی تایبەتیان هەیە و بۆ ئەوانوان بۆ میلەکانوانین ئەزانی چۆن یەک شتێکت پێ بڵم بەخوای گەورە ئەوەیشی کە لایڤ موزیکە خی گەورە لەوانەیە بەهرەیەکی داوت پێی بەغیلی بەوان نەبین بەڕاستی لەوانەیە خی گەورە بەهرەیەکی داوت پێی بۆ نمونە کۆمەڵە جمهوری هەبێت تو حەزەکەم بزانی هونەری میلی ئیسا خەڵک لەوانەیە کاڵای هونەری میلی بۆ نمونە من ئەیکەم بە سێ بەشەوە بەشێکی تەنها بۆ حەفلەی بووکوزاوە چاکە هەندێکی بەس بۆ گەعدە هەندێکی بۆ لایڤ میوزیک ڕاستە تێگەی باوەڕ و قەناعەتم پێکەی ئەوەی کە حەفلەی بووکوزاوە بە جۆش و خۆش و وایە کاک ڕەحیم و کاک فەرمان لەگەڵ من ڕاستەکەی ئەرە باوەڕ و قەناعەتم پێکەی ئەوەی کە جۆش و خۆشەکەدا بە حەفلەی بووکوزاوە ناتوانێت لایفا بۆ شەوە بێڵێ ڕاستە ئەوەی کە لە گەعدەیە بۆ نمونە بۆ وتێ لەوانەیە بڵم نەتوانێت لایڤ موزیکی بکات حەفلێ بکات تێگەی باوەڕم پێکەی سا خەڵک وازان کەڵا هونەری میلی هەمووی نە بەو خوای ئەمەی سێ بەشی جیاوازە تێگەی ئیتر لەوانەیە ئەوەی کە لایڤ موزیکا ڕاستەکەی لەگەڵتم لەوانەیە بە پەنجەی دەست بژمێرە چەند هونەرمەندێکمانەیە ناوی هیچ کەسێکیان نابم لەوانەیە شامویشان ئاشنایشمە بێ لەگەڵیانە بەڵام سپاس بۆ خوای گەورە خوای گەورە بەهرێکی یاوە پێی لەگەڵ بەهرەکەیشا کوردواتەنی ئەمەش کە هێنای بەخۆناوانەکەی هێنێ ئەتر ئەوەیە ئێمەمانان سیانسەیە ئێمەمانان سیانسەیە ئارە وەڵا کۆرە گەری خەڵک شیرازخان ئیسەمەسی خۆم ناکەم بەناو
سەتی هونەرمەندە میلیەکان و ئاسفەکانیش ئەوانی ژنەرمەندن بەناو هەمویانەوە قساکەم کە لە وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای هونەرمەندان زۆر کەم تەرخەمن و ئاگان لە هونەرمەندە میلیەکان نییە موچەیەکیان هەیە و نەتا ئیسەش پارچە زەویەکیان وەرگردووە یعنی من جاری وایە دانیشتنی خۆم هەیە یان موچەیەکی خۆم هەیە الحەمدولیلا بەڵام هەیە کرێت چییە نانی نییە لە ماڵەوە ڕاستە ئەبێ ئللا چاوەڕی گادێک کابیکە جاری وایە هونەرمەند خۆمان هەیە بەمانگ دانیشتنی نییە ڕاستە ئارەوڵە پێم خۆش هونەرمەند هەیە ناسم هونەرمەندێکی کەیان خەڵک یارمەتیەیە وەڵا بەدڵنیایە وایە هونەرمەندی وامان لەسەر بەسیترین شت ناوی نابم لاوانەیە ئێستا بینێرەکەم زانمە بەسم چێیە باوەڕەکەی دەنگێکی فول ڕەسەنی کوردی کە لە شاری سلێمانیە لەوانەیە بڵێم بەهۆی ئیسا چۆن کەرکووک بەڕاستی بەهۆی داودەیەکانەوە بنەماڵی سەڵا داودەی نەمرەوە بەڕاستی کورد بوونیەتی خۆی بەهۆی ئەو دەنگە ڕەسەنانەوە لە سلێمانیشە کۆمەڵی دەنگەیە باوەڕ و خەناتم پێکەی لەوانەیە بڵێم لەسەر شتێکی زۆر بەسیت جانی لەدەستدا ڕاستە کە پارەی نەبوو ئەو شتە ئەو عیلاجی خۆی بکە گیان لەدەستدا ڕاستە بەخەفت ئەوێ بڵێ خوایە ئەم تۆزەما لێ نەسەنی ئامین ئینشەڵڵا هەر دەنگتان بمێنێ کاک ئەحمەد سەری توێە خەڵکی هەموو کوردستان هەولێر دۆک و سلێمان و بیرتانە بەندێکم و چەند زۆر بوو گوێگرانی چەند زۆر بوون گوێگرانی 5 ملیۆن بینەری بوو هەر زۆر خۆش بوو تەقانی هەر زۆر خۆش بوو تەقانی مۆعیدم لە کچیە وەرگر وتم چوومە سەردانی لە لای پردی خەستە و خاڵ زۆر خوار کوردی کۆبانی زۆر خوار پردی کۆبانی لە نانەوە کە بینیم شەشونیوی بەیانی کاتێ بێ میچاش بینیم ئەو نەنکمە بۆ جوانی لەم ماوەیەدا بینیم گۆڕابوو هەموو گیانی ئەوەندە جوان بوو حۆریش نەدەگەیشتە هاوشانی وتی سەنگاو چی بووە هەستەکەم پەشیمانی بەرنامەکەتم بینی هاتبووی بە میوانی بەسەر هاتنی ناسینی منت کرد بوو بە گۆرانی بە زۆرێ حەیام چووە نایە تۆ بە ئاسانی وتم کوێرایمدایە چۆن قەدری تۆم نەزانی بەچیوان لێ هاتمە ئێستا ئەڵێ شاجوانی نەرمە وایە نازک چەند نەرمە تا ئەو ڕۆژەیە مرم عەشقەکەی تاجێکە لەسەر سەرمە زارم ئەی کاتە تەڵە جەوەکەی تۆزیە گەرمە ئەو دەنگە تەر بمێنە کاک ئەحمەدیان زۆر سوپاس شیداسخان بۆ بەڕێست و بۆ کەناڵە جوانەکەشتان زۆر خۆشحاڵ بووین کە ئەم شەو میوانی بەرنامەی میخێک بوون بەس لە سەرەتای بەرنامەکە ئەوەنە بە خۆش و خۆڕۆشەوە داخڵ بووین بیرم چوو بپرسم ئەم بەیانی قەیسیەتان خوارد چکە جەژ نابێ قەیسی بکە قەیسی فاسۆلیا وەڵی بەتەکید بەهۆی ئەو ڕۆژە پیرۆزەوە لە بڵێم بیکە بە 3 بەش و 4 بەشی ماڵەکان ئەو خواردنە ئەکەن بەڵام بەڕاستی من خۆم حەزم لێ نییە بۆ قەسی ناخۆی قەت نەخواردووە کابێت تۆ جەژنانە کوڕێکی هاوڕێمەڵێشلی لەقمە قازیت خۆشلی لەقمە قازیە خوێ تۆ کاک فەرمان لە قەیسی ڕەمزی خواردنی جەژنە ڕەمزی هەموو جەژنێکە بەڵێ قەیسی فاسۆلیا دوو کەوچکم خوارد هەر بۆی کە تامی جەژنە بکەم بەڵێ هەربێت تۆ باسی فاسۆلیاکە باسی ئەوانە هەموو کراوە ئەوانە شەکریەوە ڕۆژان ناکرێ بەڵام قەیسیەکە تایبەت لە جەژن ناکرێ ئارەوەڵا یاخوافێتان بێ لە جەژن و خۆشیا بن ئینشەڵڵا وردەوردە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین چیتانەیە بۆ کەرکووک و کەرکووکەکان
والله ئەگەر بڵێم وەڵامی من و کاک فەرمان یەک وەڵامە چکە هەردووکمان بە حکمی ئەوەی خۆمان بە مناڵی چەمچەماڵە زانین بە خەڵکی چەمچەماڵە زانین بەڵام چەمچەماڵی لەگەڵ کەرکووکە نەک هاوسنورن هاوسۆزیشن کەرکووکی هەمیشە ئەو شارەیە کە من ئەڵێم بۆنی کورد و کوردایەتی خەڵک حەقا کوردبوون لە خەڵکی کەرکووکەوە فێر بێ کوردبوون لە خەڵکی کەرکووکەوە فێر بێ بە شانازیەوە ئەڵێم چاوی یەک بەیەکیان ماچەکەم هەمووی خوشک و برای ئێمەیە چاوی ئێمەیە تەمەناکەم جەژنێکی پڕخێر و خۆشی ئینشەڵڵا نەک ببێتە جەژنێکەوەی کابرای کورد واتەنیاڵێ ساڵ بە ساڵ خۆزگە بە فار بێنە ئینشەڵڵا ئەوە نابێ ئینشەڵڵا بێتە هۆی جەژنێکی ئاشتی و ئارامی بۆ هەموو کەرکووچەکە ئینشەڵڵا ئینشەڵڵا کاک فەرمانگیان دڵخەی ڕۆشتۆ بیر مەکردەوە لە قسەکان وەڵام من لێرەوە داواکارم ئینشەڵڵا حاجیەکانمان لە ماڵی خوان بە سەلامەتی بێنەوە خوای گەورەش ئەو تاعەت و عیباتیان لێ قوبوڵ کات و جەژنی قوربانیش لە هەموو لا پیرۆز بێ بە تایبەت لە خەڵکی بە شەرەف و ڕێزداری کەرکووک. زۆر سپاس ئینشەڵڵا زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ماندووبوونتان دەستی ماندووبوونتان نەگوشم لەشتان ساغ بێ ماندوومانکردن ئەم شەو گۆرانیمان زۆر پێوتن ئێوەش بە زەرب و نەی هیلاکمانکردن دەمە درێژ بن لەشتان ساغ بێ لە خۆشیابتان بینم ئینشەڵڵا. بینەرانی خۆشەویست بە گۆرانی ئەم دوو هونەرمەندەی نەکۆتای بەرنامەی ئەم جارەمان پێشەوەی کۆتای بە بەرنامەکە بێنم ئەمە سپاسی سپۆنسەرەکانم کەم قەڵای هەماوەند بۆ هەمووان شنە دیزاینەر بۆ دیزاینی جلوبەرگەکانم هەتا بەرنامەیەکی تر و بە یەکتر شادەبینەوە هەر لە خۆشیابن. هەی سڵاو کەناڵی کەرکووک بۆ هەموو کورسەروەری شانازی شاری کەرکووک بۆ ئەو شارە نوێنەری سڵاو لە کەرکووک تیڤی و لە ستاف جەماوەری کەناڵی کەرکووک بۆ کورد دەستکەوتێکی جەوهەری بژی کەناڵی کەرکووک یەکی بێ ڕکابەری کەناڵی کەرکووک هەردەم بۆ کەرکووک خەم نابەری لە بواری ڕاگەیاندن زۆری کردووە نوێگەری خزمەت دەکا لە بواری دین و سیاسی و هونەری هەر بەرنامەیەک بیکەن دایمەن زۆرم بینەری دایمەن زۆرم بینەری عشرين رو بهارا بهارا بارا هستبشين الصيراني تو بازن لنقرا قرن لنيوان دي يسماني لقل فرمان بيلانا بند بندي بوداني بند بندي بوداني هەر شعری شاعیران بێنن زاناوی ئیمپەراتۆران عومەر خەیام مەولەمی نالی و قانع و گۆران شعری یاشیکەنەوە لێکی دەنە بە سەد جۆران پێشکەشیکەن بە یارم با کۆتایی بێتۆران جوانی وەک تۆم نەدیوە لە بێ خاڵ و لە سۆران لەدەن شەڵس و بەختی خۆم کەوتومە شەڕ و زۆران سوێندم خواردووە بۆ من بی بە بێ خەم و ناسۆران حەفلەیەکت بۆ دەکەم بە فەرتەنە و باوبۆران عەشرەتان دەعوەت دەکەم چافوکە هەڕ و گۆران سلێمانی هەتا کۆیە هەولێر هەتاک و خۆران کار بەدەست و وەزیر و مامۆسا و مەعاشخۆران لە چینی فەقیرەوە تا حاکم و دکتۆران دوو هونەرمەند دەهێنم بەرزن لە ئاسی خۆران خاڵە ئەحمە و سەنگاوی لەگەڵ مامۆسا گۆران ئەو دوانە لە هونەردا ماچ سەرن دکتۆران ماچ سەرن دکتۆران
دای پاتۆڵەکەی تا بەرد هەزار چاو دێنە سەرت هەمووانە شێت کردووە کەسانی دەور و بەرد کێ پیاوە باد و دەقا وەستیە بەرامبەرت ببینە جسم و باڵا و دوو شوێنی کاری گەرت ڕسمێ لە سنابدانێ منم یەکەم بینەرت لە ڕسما دەرەکەون هەنێ شوێنی خەتەرت وەرە ببین بە هاوڕێ با ببمە برادەرت شەوانە وەکو ڕەشمار بە ئاڵێم لە کەمەرت ببی بە گۆرانی بێش منم یەکەم هاندەرت شاناز و سانەوانە نابن بە ڕێکابەرت نابن بە ڕێکابەرت ئەرە بژی کەناڵی کەرکووک هەموو کاتێ ممتازە شانازی کوردستانە کەرکووک پێی سەرفرازە هەموو کاتی یەکەمە بەرنامەکانی شازە کەناڵی کەرکووک تیڤی بە ستافی شارەزە خزمەتی خەڵکی دەکا کەناڵێکی جیاوازە بژی کەناڵی کەرکووک خاوەن مێژوو ڕێبازە خزمەتی بینەر دەکا بە بەرنامەی ناوازە کۆمەڵگەمان پێش دەخا بەکاری جوان و تازە بەکاری جوان و تازە سەلام لە یار سوڕماوە لەو جوانەی خوا پێیداوە هەرچەند جارێگەی بینم ئەڵەی گوڵ لە خەمڵاوە زڵفی هاتوونە خوارێ بە سەرشانیا بڵاوە ئەو جوانی بەژن و باڵا وایە نەبێ بەچاوە بۆنوم بەرامەی زڵفی دەڵی عەتر و گوڵاوە یان بۆ یەک بینی یان مۆگەڵ پەیمانمان بە یەک داوە وایە ئەو ڕۆژەکەی بێ ئەو بوو بێ و منی زاوە من بە چاکەت و پانتۆڵ ئەو بە جلی زاراوە ئەو بە جلی زاراوە ئەرەوەیان مال لەو قژە زەردا هاوار لەو چاوە کاڵا بەخەون ببووە یارم قەدم لە قەدیاڵا ئەمڕۆ دڵداری ناکرێ وەڵا لە چەم چەماڵا هونەرمەندی زۆ خۆشە بەڵام بۆ من محاڵە خودایە نەیدەی بەکەس ژینی پڕ ئاهوناڵە کاک شێخەی مەمەداغا مردنە ئەو بنەم ماڵە سپۆنسەری بەرنامەیە شانازی چەم چەماڵە شانازی چەم چەماڵە ئەرەوای هەر پیاوێکە ژنەکەی لەگەڵ یا دڵی پیسە هەر پیاوێکە ژنەکەی لەگەڵ یا دڵی پیسە ڕەنجی زەرد و بێتاقەت دایمە وەک گوڵی سیسە جەستەی بێ هێز و مەند و خوێنی تیانەیە چیسە ژنەکەی بەدوایەوە ئەڵەی پەت و گوریسە بە پیاوەڵێ ناشیرین خۆی گژیانی خایسە دەمی هێندە سواوە پێویستی بەدایسە ئەرەوەی ئەمری بەسەراعەکە هەر خۆی گەورە و ڕەیسە دڵپیسی چارەی نییە لە ئایەت و حەدیسە جابووەیە دوعاەکەم هەر ژنێ دڵی پیسە خوا لە کۆڵی کاتەوە دەک بمرێ بە حادیسە دەک بمرێ بە حادیسە شاد بووین بە وەرزی بەهار دیاری لای پەروەردگار هات عاشقان شادومانن دیسان فەسڵی بەهار هات مژدەی شادی خۆشبەختی بۆ عاشق و دڵهار هات کاتی گەشت و سەیران و یەکبینین و دیدار هات هەستێکی پڕ لە عەشق بۆ جوانی سیمای شار هات هەستێکی پڕ لە عەشق بۆ جوانی سیمای شار هات ساڕێژ و ئاسوودەیی بۆ دڵی بریندار هات منی زۆر شادومانم یار بە بەڵێنی پار هات دڵخۆش و بەختەوەرم مژدەی هاتنی یار هات مژدەی هاتنی یار هات
وفاداری نەما عشق و دڵداری نەماوە وەفاداری نەما عشق و دڵداری دڵداری بووە بە یاری پێی یەگری ڕەجی هاری کواچە خۆش بوو ڕۆژگاری لە ڕێگای لەوێنداری لە وڵاتە گەنجیش بی بە ڕوخسار وەک اختیاری ئەرەوەی گەر پلە و پایم بنێ بمکەن بە حاکمی شاری چیە خوار بێ لەگەڵ یاری بیگری بیکەی دارکاری بیگری بیکەی دارکاری هەرەوەی ئەفسانەیە ڕۆخسارت دوو پشکە پەرچەمی تۆ خونچەی باخت بەهەشتا پشکوتووە دەمی تۆ ئارامی دەدا بەدڵ بۆنی سینە و مەمی تۆ لەگەڵ حۆریان خواردنی بەهەشتە سێژەمی تۆ من هەر کاتێ برسیم بێ تێردەغۆم لە غەمی تۆ هێشتا لە دەریای عەشق نەمدی بوو بەلەمی تۆ گیرم خواردە سەر جوانی و عیلم و موعتەسەمی تۆ کێ بە خەیاڵ یا دەهات من ببمە هاودەمی تۆ ئەی هاوارە لەو ڕۆژەی کە دیم جوانی و زەمی تۆ ئەو ڕۆژەم من کێوێ بووم من بووم لە ناوتەمی تۆ ئەو ڕۆژە بۆ مەرگی من کەوتە کار سیستەمی تۆ ڕووخانی بنچینەی من دەستپێکی ستەمی تۆ دابەزینی ئاڵای من هەڵدانی عەلەمی تۆ مەرگی من ئیمزاکرا بەنووکی قەڵەمی تۆ چیم هەبوو لە دونیادا ڕۆشتم لە بەردەمی تۆ تۆ سروش بووی کەوتمە ناو دەشت و دۆڵ و شەمی تۆ سوتام بەتینی عەشق احتیاج بە مەڵحەمی تۆ دایە حەوا بووی تایە دەبووم بە ئادەمی تۆ تۆ وت خات و زینم وەشێت بوومە مەمی تۆ بوومە وەلی دێوانە وا مەزانی شەمی تۆ نەمزانی بۆ ژیانم هەر تاریکی و تەمی تۆ ئادەی چی بوو لەو عەشقە ئەمتیاز و بەرهەمی تۆ چەنێتە حاملم کرد لەگەڵ دەمە دەمی تۆ ڕۆژنیە پێم نەگاتەوە قسە وتە و زەمی تۆ هێشتا ئەو بە من دەڵێ زۆری من و کەمی تۆ زۆری من و کەمی تۆ ئافەرم ئەرەوەی عەشقی باڵای کچێکم وەک فریشتە جوانیە باڵای بەرز و قەدباری کشازە لە سلەیمانیە سوێنە خۆمەم و دنیا جوانێکی وایتیانیە گەربی کەم وەسفی باڵای بۆ ئەوەی نەڵێنوەنیە قژی خەو دەکاتەوە بەسەر هەردوو شانیە برژاگی یەڵەی تیرە جوو دەبرۆی کەوانیە ئەرەوەی ددانی سپی و وردە وەک برنجی بازیانیە گەر ڕەسمێکم بداتیە لەگەڵ ناوی سیانیە ئەیدەم بەو ڕۆژنامانەی هەر لە کوردستانیە بێگومانی یەکەم دەبێ لە جوانی جیهانیە خوایە ڕەحمیە بە حاڵم بکەی کار ئاسانیە ئەم بەهارە مارەیکەم وای لەو میهرەبانیە ئەرەوەی شەوە تاک و بەیانی سەرم لە سەڕانیە قسەی خۆشی بۆ بکەم لە دەمە و بەیانیە لە دەمە و بەیانیە بۆ مامۆستا بێلانە وا ئەیڵە سەنگاویە وا ئەیڵە سەنگاویە تایبەت بۆ کەرکووگنێ تیڤی لە دنیا وێنەی نییە لە دنیا وێنەی نییە لە دنیا وێنەی نییە هەرە تۆزەکە تۆزەکە نەرمە نەرمە تۆزەکە 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 نەرمە نەرمە تۆزەکە ئەو گوڵە دەچێ بۆکانی چحێڵە ناڵۆزەکە چحێڵە ناڵۆزەکە خەمی دنیا دەوریدا چی بکەم بۆ خەم ڕەوێنێ لیوانی سەرم پڕ بوو هێم لە یاردەم خەفڵێنێ ئەو ڕۆز بەینەم پێ دەکات قسەی ڕەردا دەرچێنێ تایبەت بۆ شیرازخانە نەڵێ ناوم ناهێنێ دەڵێ ناوم ناهێنێ دەڵێ ناوم ناهێنێ پێش کەشکارێکی چاکە بەز ناوچاوی ناهێنێ بەز ناوچاوی ناهێنێ ئەم بەرنامەیە بە سپۆنسەری قەڵای هەمەوەند پێشکەش کرا.